انتخابات لە هەرێمی کوردستانە مۆزوعێکە 2 ساڵێکە هەرێمی کوردستان دەرگیری ئەوەیە ئەکرێ ناکرێ دو ئاخرێت تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە یا بە سازاند یاساکە لە پەرلەمانی کوردستان حل بکرێ کۆمیسیۆنەکەی هەرێم کارا بکرێتەوە هەموو ئەمانە تێپەڕیوە قەراری محکەمەی ئیتیحادی دەرچووە بۆی کە گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکەیان کراوە کۆمیسیۆنەکەی عێراق سەرپەرشتیەکە دوایین جار سەرۆکایەتی هەرێم مەرسومی چوارەمی دەرکردووە بۆ ئەوەی کە لە دەی شەشە هەڵبژاردن ئەنجام درێت بەڵام دوای ئەوە پارتی بە ئاشکرا بایکۆتی هەڵبژاردنەکەی کردویان بەشداری ناکات و لیستی پێشەش نەکردووە و بەردەوام فشارەکان بۆ ئەوەیە کە 2-3 مانگێک مانگی دەیدێنەوەی دێ انتخابات بکرێت بۆ ئەم بابەتە بە حکمی ئەوەی کە بەڕێز سەرۆکی هەرێم دیاریکردنی وادەکە لە ئەستۆی ئەوایە هەر لەبەر ئەوەشا وەکو دەرەجەیەکی قانونی کە بۆیە سەلاحەتی گۆڕینی وادەکە هەیە بە مەرسومێ بۆ ئەم بابەتە چۆتە بەغا گفتوگۆ لەگەڵ لایەنە سەرەکیەکانی هێزە سەرەکیەکانی عێراق قاقە گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتەکان لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ ئەنجومەنی دادوەری عێراق لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکە کراوە تا ئێسش کۆبوونەوەکان هەر بەردەوامی هەیە بڕیاریش وایە ئەمڕۆ گفتوگۆکان شەرتر بکرێتەوەی کە ئێمە باس ئەکرێ و جۆمان لێ بێ کە لەگەڵ بەڕێز سوودانی بۆ ئەوەی کە بگەنە سیغەیەک بەڵام خوشکی عزیز پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا هەرێمی کوردستان ئەوە 4 مەرسومە دەرئەکرێ بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بکرێت کە پێم وایە ئەمە عیبێکی زۆر گەورەیە جارێ نییە دوان نییە یعنی حزب بەهانەی پارتی بە هەر جۆرێ بێت بەهانە و داواکاریەکانیان باشە ئەگەر گریمان قەرارەکەی محکەمەی ئیتیحادی دەرچوو بۆ یاسای هەڵبژاردن ئەگەر ئەیانزانی لە دەی شەشا پارتی ئەو مووقفێتی ئەوەیە بۆ دەی شەشیان دیاری کرد بۆ ینی خۆبەڕێ سەرۆکایەتی هەرێم وەکو ئەرکێکی قانونی خۆی ئەبوایە وادەیەکی دابنرایە تەحسیل حاصل ڕووی باە بۆیە ئەم بابەتە ئایا بەهانە و داواکاریەکانی پارتی دیدی و تێڕوانەکانیان ڕەوایەتی هەیە یاخودنا ڕاستە یاخودنا بەڵام ئێمە لە بەرامبەر ئەم دید و تێڕوانینە حیزبانیە تێڕوانین ڕاستە دروستەکەوەیە انتخابات بۆ هەرێمی کوردستان پێویستە بۆ پێدانەوەی شەرعیت و ڕەوایەتی پێویستە بۆ ئەوەی کە ئەو پاڵپشتێنە دەوڵەتی کە لە ڕابردووە هەبوو بەردەوامی پێ بدرێ پێویستە بۆ ئەوەی کە بنەماکانی دموکراتی وردە سەرپێی خاتەوە لە هەرێمی کوردستانە پێویستە بۆ پاراستنی قەواری هەرێم و مقاوماتەکانی هەر لەبەر ئەوە لە نێوان بەرداشی حزبی و بەرداشە نیشتیمانی و تەوەیەکانە ئەسڵ وایە ئێمە انتخابات بە ضرور و پێویست بزانین ئیتر حزب دۆخی باشە خراپە ئەمەیان ینی بابەتێکە لە دەرەوەی ئەنجامدان و ئەنجام نەدانی انتخابی بەڕاستی خۆی بە حکمی ئەوەی کە پارتی پێکهێنەرێکی ئەساسی ئەم هەرێمی کوردستانەیە حزبێکە لە 92 دەسەڵاتی لابووە جونگەکانی لابووە ینی ئەسڵ وایە لە ڕووی قانونی لە ڕووی ڕێکارەکان لە ڕووی ڕێکاری انتخابی ئەسڵ وایە لە دەی شەشا انتخابات کرێ بەڵام ئێستا گرفتێکەیە پارتی ئەڵێ کاکە انتخابات ئێمە بەشداری ناکەین بەبێ پارتی ئایا انتخابات سەرکەوتووە بێ ڕێگری بۆ دروست نابێ ینی پێشبینی کراوە ینی حتا ئەگە گریمان ئەگەر هەوڵێکەیە بۆ دواخستنی ئەگەر تاکو دەی 5 ئەبێ بەر لەوەی بچینە حەملەی انتخابی و ئەم هەوڵانە بۆیە جوهدەکان و هەوڵەکانی بەڕێز سەرۆکی هەرێمی چڕتر بۆتەوە چکە بچیتە ناو حەملەی انتخابیەوە و کارتی دەنگان تەبع کرێت قورسە بێت تاجیلکردنی انتخابات بۆ لە ڕووی قانونی و باسیەکە من باسی قانون ئەمە ئەگەر باسی لایەنی قانونی و لایەنی ڕێکارەکانی کۆمیسیۆنکەی حزبێک بەشداری انتخابات ناکات حزبێکە ئەڵێ من بەشداری ناکەم و ئەوەیە بەڵام هەتا لە بەخا سەدر بەشداری نەکرد انتخابات ڕۆی بەڵام ئەم قسەیە کە باسی واقعی هەرێمی کوردستانەکەی واقعی هەرێمی کوردستان بە نوعێکی ترە لە 92 تا ئێستا هەرێکێتی و پارتی بوون کە یان ویستی بە انتخاباتیان کردووە کە یان ویستی تەنجیلیان کرد دوایان خستووە باشە 6 یانزەی 2020 ساڵی ڕابردوو بۆچی انتخابات نەکرا لەبەرەوەی تەمەنی پەرلەمان ساڵی درێژکرا لە 22 باشە واقع وازح بوو یەکێتی و پارتی ئامادە نەبوون جارێک یەکێتی پارتی ئامادە نیە جارێ پارتی ئامادە نیە ئەم تێڕوانینەی کە لە ڕابردووە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆم نەریتە انتخابات ئامڕازە بەدەست حیزبەوە کەی پێ باش و ئەیکا و کەی پێ باش و نایکە هەر ئەمە ئیدامەی هەیە بۆ ئێسش ئیدامەی هەیە ئەوە تا لە ڕابردووە ئیدامەی هەبوو پەرلەمانیان درێژکردەوە سەری پەرلەمانەکەیان خوارد ئێستا ئیدامەی هەیە ناچنە ژێرباری و تەجیلیەکەنەوە هەرێمی کوردستان ڕۆبەری ئاستەنگی ڕۆبەڕووی ئاستەنگی گەورەترە بێتەوە ڕۆبەڕووی پێشاتی خراپترە بێتەوە فەلەبەر ئەوە بەبێ پارتی ئەکریان ناکرێ ئەمە لە بینی دوو بەرداشین پێشبینی کراوە سەرۆکی هەرێم دوایین کارتێک کە بەکاری بێنێ بە مەرسومێ سەر بە ماوەی یاسایەکە بگۆڕێ ئەمە چکە
پارتی لەوانەیە زەخت کات لە ڕێی سەرۆکایەتی هەرێمەوە کە دامەزراوەیەکی لایە ئەمە لەوانەیە ئەمە بکرێت ئەمە لەوانێت تەداعیاتی خراپی هەبێ وەکو سیناریۆ لەوانەیە یەکێتی ڕازی نەبێ لایەنەکان ڕازی نەبن داوا لە محکەمەی اتحادی تۆمار کرێ کە ئەمە پێشبینی کراوە لایەنە عەمەلیەکەی ئەگەر گریمان نەوەڵا مەرسومەکە دەرنەچوو بە دواخستنی گریمان بەبێ پارتی ئەکرێ پێشبینی کراوە دەبێکەویتەوە دوو بەرداشت ئایا پارتی ڕێگە ئەیە لەو ناوچانی کە قەڵەمڕە و سنووری ئەون لە ڕووی جوگرافیەوە ڕێگەیە سنووقدا بنرێ و ڕێگەیە کە ئینتیخاباتەکە بکرێ ئەگە گریمان لە هەولێر کۆیە لەسەر هەولێرە ئینتیخاباتەکە بڵێ ئەوە گریمان پارێزگای هەولێریش لە ڕێی کۆی ئەوانەوە ئینتیخاباتەکەی تا بکرێت ئەی بۆ دووەک چیەکەیت ینی بۆ نسبەی مشارەکە و شێوازیەوە سەرباری ئەوەش ئەنی گریمان ئایا پارتی هەنگاوی عملی ئەنێ بۆ ڕێگری و لەمپەر دروستکردن خۆتەزانی جەناب تەزانی سەرۆکایەتی هەرێمی لایە وەزارەتی ناوخۆی لایە وەزارەتی پەروەردەی لایە کە ئەمانە پێداویستی جێبەجێکردنی بەڕێوەچوونی هەڵبژاردنن قوتابخانە عایدی وەزارەتی پەروەردەیە دابینکردنی ئەمنی و ئاسایش عایدی وەزارەتی ناوخۆیە ئایا لەمپەر دروستەکەن یاخودنا خۆ من ئێستا نابمە دیفاعکەر و قوتوتەبێژی پارتی بەڵام کەسەی ئەرزی واقع و سەی پێدراوە واقعەکانەکەی ئاسان نایبینم ئاسان نییە خۆی من باسی واقع بە عەرزی جەناب و بینەرانی بەڕێز دەکەم واقع شتێکە لایەنە قانونیەکەی و لایەنە یاسایی و بڵین ڕێکخراوەی و هەڵبژاردنەکەی کە کۆمیسیۆنی شرافەکە شتێکی ترە ئەسڵ وایە لە ڕووی دیموکراتی و قانونی و پارتی بەشداری ناکە بەشداری نەکە خۆ دوای دنیانی ئێگۆڕان بەشداری هەڵبژاردننی بڵێ ئەنجومەنی پارێزەکانی 2023 نەکرد لە کەرکووک و ناوچانە خۆ دوای دنیا نەبوو سەدری شەر بەشداری نەکرد دوای دنیا نەبوو بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەم معادلەیە نەوعێکی ترە بۆ پارتی نەوعێکی ترە کە خۆزگە لە وەکو ئێمە لە سوید و فنلەندا بووینە حیزبێک بەشداری ناکاو ئینتیخاباتەکە بڕۆشتایە بڕێوە بەڵام ئێمە لە بینی دوو بەرداشین کە سەیرەکەی ئینتیخابات زۆر زەرورە بۆ هەرێمی کوردستان کردنی ئابم فۆرمە پێمان وایە من وەک بەش بە حاڵی خۆم پێم وایە گرفتی بۆ دروستە بێ نەکردنیشی هەر گرفتی بۆ دروستە بێ لە کۆتاییە ئەگەر یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکان نەگەنە حەلێ خوشکی بەڕێز گریمان تەزیلی کرد بۆ مانگیدا ئەگەر یەکێتی و پارتی نەگەنە حەلێ مانگیدا زەمان چێ لە مانگیدا بکرێ من پرسیارەکەم وێ هەتا گریمان کە گۆڕان ئەم قسانە مبەڕین نییە بۆ دواخستن خوشکی بەڕێز گۆڕان دۆخی باش بێ خراپ بێ دۆخی دەنگدەر و سنووقی ئینتیخاباتی باش بێیان خراپێ یەکێک لە فەلسەفەکانی دروستبوونی گۆڕان و کاکنەوشیروان ئینتیخابات وە لە کاتی خۆیان لەو تەوقیتێکە گۆڕان دروست و کاکنەوشیروان هەبوو زۆرتری ئینتیخابات لە هەرێمی کوردستان ناکراوە من مەبەسمە چییە بڵێم فەلسەفەی گۆڕانیشەوە بووە نابێت لەگەڵ دواخستنی ئینتیخابات هابێ و بەدەست ئەویش نییە لە ڕاستیە نە بەدەست یەکێتیە نە بەدەست کۆڕانە نە بەدەست کۆمەڵە نە بەدەست ینی لە شانی حیزبەکانی ترکەم ناکەمەوە من ئێمە لە ڕابردووە ئەو کاتی کە پەرلەمانی کوردستان نەبوو تاکە هێزێک کە پرۆژه یاسایی بۆ پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی پێشەش کرد بۆی هەمواری یاساکە بکرێ گۆڕان بوو هیچ هێزێکی تر لەگەڵ پرۆژه یاسایی پێشەش نەکرد بوو و بۆ ئێستاش لەوانەیە حیزب هەبێ پێی خۆش بێت ئینتیخابات 2 مانگ 3 مانگ ئەوە کرێ بەڵام تاکەی ئەم ئینتیخاباتە دواب بکەوێ ئەی خوشکی بەڕێز ئەوە گریمان تۆ 3-4 مانگ دواو خستە مانگیدا ئایا کۆمیسیۆنەکەی عێراق حوت ماوەی یاسایی تەواو بێ حوت ئەنجومەنی کۆمیسیاران پێشبینی ئایا لەبەر خاتری چاوی کاڵی هەرێمی کوردستان 6 مانگی ترێنەوە بە کۆمیسیۆنەکە ئەگەر 6 مانگی نێنەوە گرفت بۆ جارێکی تر بۆ دەی دەدروسە بە دیسانەوە دابنیشینەوە گفتوگۆکەین ئەوە مەرسومی پێنجەمیش هاتە سەری بڵین یەڵا مەرسومێکی تر دەرکەن بۆ ئەم گاڵتە جاڕێت چییە لەسەر ئینتیخاباتەکە لە هەرێمی کوردستانە ئەی نەوەڵا ئەگەر ئەو 6 مانگیان نەیە هەوڵیانە یاساکەی کۆمیسیۆن بگۆڕن ئەنجومەنەکە بگۆڕن لەبەر ئەوەی کە ئێستا دادوەر ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانە بیکەن بە حاسەسەی حزبی و خەڵکی تر دابنرێن ئێمە پەرلەمانیەوێ هەمواری یاساکەیەوێ زەمان چییە لە پەرلەمانەوە تاکو و مانگی دە یاساکە بگۆڕێ و متمانە بدرێ بەوان و سوێن بخۆن و دەستکەن بەکار و فریا ئینتیخاباتی مانگی دەی دەبکەون قەسدەکەی من لە چییە ڕێکەوتن نەبێ ئێ باشە گریمان خرایە مانگیدا پارتی بە ئاشکرا باسیەوەی کردو ئەگەر خواست و داواکاریەکانی جێبەجێ نەکرێ هەر هەمان مووقیفێ بێ ئایا خرێتە مانگیدە و هیچ شتێکیش نەگۆڕێ و بازنەکان نەگۆڕێ و یانزە کوشتەکە چا نەکرێ و کۆمیسیۆنەکە وارێنەیە دیسان هەر بچینەوە معادلەیەوەی پارتی بەشداری ناکا و ئینتیخابات نەکرێ باش ئەگەر گۆڕانکاری کرا ئەمە یەکێک لە سیناریۆکان ئەگەر گۆڕانکاریەکان بە عقارێکی ترا بێ ئەو کاتێکێتی ڕازی نەبێ لەم بەرداشی نێوان و پارتیا ئینتیخابات فەوتێ هەرێمی کوردستان فەوتێ باشە بۆیە ڕێکەوتن بۆ ئەوەی بگەینە حەلێک ئینتیخاباتەکە بکرێ بۆی قەوارەکە پارێزرێ دامەزراوەکانی نەک هەرێکێتی و پارتی کۆی لایەنەکانی تر
واز بێنی لەم تێڕوانینە حیزبیانە واز لێبین لە 2 کورسی و 4 کورسی و ئێمە ئەم ئینتیخاباتە بۆ هەرێم ضرورە تەعجیلەکرێت بفەرموو بزانن دەرگاکانی پێشهاتی مەترسی بە ڕووی هەرێماکرێتەوە یاخودنا